وەفدەکە لەبارەی چیەوە گفتوگۆەکات؟ بەڵێ مۆسعب ئەسڵاو لێوەش وەفدەکە دەخولەکێکە بێگەیشتونەتە مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕان وەفدەکە لەسەر ئاستی باڵایە وەفدی کۆمەڵ پێکاتوە لە بەڕێزمەوە ساڵی باپیر ڕێبوار حەمەد محەممەد حەکیم ئەنوەر سەنگاوی حەسەن بابەکر و حاژین عومەر و لە بزوتنەوەی گۆڕانی وەفدەکەی کە پێشوازیان لە کۆمەڵی ئیسلامی کردووە پێکاتون لە بەڕێز عومەری سید عەلی زمناکۆ جەلال جەوهەر عوسمانی حاجی مەحموود و مستەفای سید قادر. دیارە کۆبوونەوەکە بڵێن کۆبوونەوەیەکە باز تەوەری سەرەکی کۆبوونەوەکە بریتی دەبێت لە مەسەلەی قسەکردن لەسەر هەڵبژاردنەکانی عێراق بە تایبەتی لە ناوچە جێناکۆکەکان تەوەری سەرەکی کۆبوونەوەکە دەبێت هەروەها باز دەکرێت لەسەر ئەم مەسەلە دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان کە ئێستا دۆخێکی ناهەموار هاتووتە پێشەوە بە تایبەت مەسەلەی هەڵبژاردن کە قسەی زۆری لەسەر دەکەوە سڕینەوەی ناوی مردووان لە تۆماری هەڵبژاردن ئەمانە کۆمەڵێ باسن کە لێرە باسی لەسەر دەکرێت و هەروەها وەکو ئاماژەم پێکرد مەسەلەی هەڵبژاردنەکان لێرە لەگەڵ کۆڕانە تاوتوی ئەو پرسە دەکرێت. بڵێ لە بابەتی هەڵبژاردنە چ با بڵێن خیارێک لە ئارادایە بەنسبەت کەرکووکەوە باس لە یەکلیستی هێزە کوردستانیەکان دەکرێت و هەندێک هێزی سیاسیش ئامادەیە و یەکلیستە نین ڕای با بڵێن ئەم دوو لایەنەی کە لە ئێستا لە کۆبوونەوەیە هەن چییە لەسەر ئەو مۆزوعاوە لە شوێنەکانی دیکەی هەرێمی کوردستان و عێراق ئەوان بۆچوونیان چییە لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان و ئەو با بڵێن زیادەی کە باسەکرێت لە ناوی مردووان و ئاوارەی با بڵێن ناوچەکانی دیکەی عێراق کە لە لیستی تۆماری دەنگدەراندا هەن ئەوان قسەیان لەو بارەیەوە چییە؟ لەگەڵ پرسیارێکی دیکەم ئەگەر هەمویان وەڵام بیتەوە دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان هەڵبژاردنی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم ئەوان ڕایان چییە؟ بەڵێ خۆی ماوەسا عەباس کۆبوونەوەکە وەکو ئاماژەم پێکرد نزیکەی پێنج خولەکێک دەبێت دەستی پێکردووە هەڵبەتە جارێ ئەمە سەرەتایە ئێمە بۆ چوونی ئەوان نازانین کە لەسەر مەسەلەن تۆماری هەڵبژاردننی ناوی مردووان و هەروەها یا وادەی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان جارێ یعنی بۆ چوونی ئەوان دیار نییە ئەوەی کە من بزانم لە ئێستادا ئەمە یەکەم کۆبوونەوە ینی لەسەر ئاستی ناوەندەکانی هەڵبژاردننی هەردوو لایە بنمونە ئەو ئەندامانەی کە بەشدارن لە کۆبوونەوەکە زیاتر ئەندامەکانی ناوەندی هەڵبژاردننی هەردوولان لەسەر ئاستی هەردوولا وەکو ئاماژەم پێکرد ینی تاوتوێی مەسەلەکانی هەڵبژاردنەکان بزانن بە چ میکانیزمێ بەشداری لە هەڵبژاردنەکان بکەن و تەوەرێکی تری کۆبوونەوەکە ماوەسا عەباس بیرم چوو باسی بکەم مەسەلەی سەردانەکەی شاندی کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی دیموکراسی کە هەفتەیەک بەر لە ئێستا سەردانی بەغدایان کرد دیارە تاوتوێی ئەمەشەکەن کە بزانن چی کراوە و ئەو ئەنجامەی کە لە سەردانەکەیە بەدەستیان هێناوە لێرە تاوتوێ دەکرێت بەڵام وەکو ئاماژەم پێکرد سەبارەت بە پرسیارەکە جارێ ئێمە بۆمان ڕوون نییە کە قسەی ئەوان چی دەبێت هەروە شاندی کۆمەڵ وە شاندی بزوتنەوەی گۆڕان ئەلبەتە هەوڵە دەین کە لە دوای تەواوبوونی کۆبوونەوەکە زانیاری وەربگرین سەبارەت بە دواوادەی ئەنجامدانی هەڵبژاردنەکان و هەڵوێستی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لەسەر مەسەلەی هەڵبژاردنەکانی عێراق و هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان. بڵێ ڕەمیار عوسمان پێم لێرمان لە مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕان لە شاری سلێمانی زۆر سوپاس.